ئەم دیمەنانە ڕێگای نێوان کفری و کەلارە، کۆنترین ڕێگای سەرەکی ناوچەی گەرمیان. ڕۆژانە قەرەباڵغی زۆری لەسەرە و جگەلەوەی پڕچاڵ و تاسە و تێکچوونە یەکسایت بوونیشی بۆتە گرفت لە بەردەم ئەوانەی هاتوچۆی پێدا دەکەن. یەک سایت بێت کێشەیەکی زۆر دروست دەکات. ئیستا من لە کەرکووکەوە هاتوومە بەلای کفری هاتوومە، ڕێگایەکی زۆر خەتەر جادەکە تەسکشە ببێتە دوو سایت ئەم حکوومەتە بۆمان بکات زۆر مەمنونیە بین، هاتە کێشە مشکلەشی نامینێت لەو شوێنەیە. 4 ساڵ لەمەوبەر ژمارەیەک چالاکوانی مەدەنی شارەکە کەمپینیان بۆ بە دوو سایتکردنی ئەم ڕێگایە ڕاگەیاند و لە ڕێگای فشار مەدەنیەکانەوە حکوومەت بەدەم داخوازی خەڵکەوە هات، بەڵام قەیرانی دارایی ئومێدەکەی بڕی. یەکێک لە پێویستیەکان ئەوەیە کە ئەم پرۆژەیە دووبارە بخرێتەوە گەڕ و کاری بۆ بکرێت و ئەبینینیش لە شارەکانی تر پرۆژە کراوە و بودجە دابین کراوە، پێویستە کفریش وەکو بەشێک وەکو بەشێک لە کوردستان ئەو پرۆژەیەکێک لە پرۆژە استراتیژیەکانە بۆ شاری کفری دووبارە بخرێتەوە گەڕ. کاری بە دووسایتکردنی ئەم ڕێگا قەرەباڵغی نێوان کەلار و کفری زۆری نەبرد. لە سەدا 23 کارەکانی جێبەجێ کرا و بەهۆی قەیرانی داراییەوە 3 ساڵە کارەکانی ڕاگیراوە. درێژەکەی نزیکەی 25 کیلۆمترەوە لە ساڵ 23 تەواو بووە. لە کاتی بەگەڕخستنەوەی پرۆژە ڕاگیراوەکان لەم دوایەدا ئەو پرۆژەی تیانە بوو و پرۆژەکە وەکو خۆی ماوەتەوە. ئێمەش داوا لە حکوومەتەکەین و لایەنی پەیوەنددارەکەین بە زووترین کات ئەو ڕێگایە بخرێتە بواری جێبەجێکردن و تەواوکردنەوە، چونکە یەکێکە لە شادەمارەکانی ڕێگەی گەرمیان. خراپی ڕێگاکە و یەکسایت بوونی سەدان ڕووداوی هاتوچۆی لێکەوتووەتەوە. خەڵک دەڵێت ئەگەر کارە ڕاگیراوەکانی دەست پێنەکەنەوە ڕۆژانە هاتوچۆکەرانی ڕێگاکە مەترسی کارەساتیان زیاتر دەبێت. ئەو ڕێگایەی 40 ساڵ زیاترە، قەرەباڵغترین و شارڕێی ناوجەرگەی گەرمیانە، ماوەی 2 ساڵە دووسایتکردنەکەی بۆتە قوربانی قەیرانی دارایی. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.